بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و بەرنامەی یاد و یادگار جارێکی دیکە لە شەوێکی دیکەی ڕەمەزاندا سڵاوتان لێبێت. وەکو لە سەرەتای مانگی ڕەمەزان بەڵێنمان پێدان کە ئەو کەسانەی کە شایەنی ئەوەن بەسەر بکرێنەوە و خەڵک بەگشتی تامەزرۆی ئەوەیە هەواڵیان بزانێ، حاڵیان بزانێ، بزانێت لە ئێستاە لە چ قۆناغێکی ژیانیاندان و لە هەمووی گرنگتر جگە لە بوارەکەی خۆیان تێڕوانینیان بۆ بابەتە جیاوازەکانی ژیان چییە بەسەریان بکەینەوە. ئێمەش تا ئێستا سوپاس بۆ خواتوانی ومانە و بەڵێنە بەسەر بەرین لەم بەرنمەیەش لە حاڵ و ئەحواڵی کەسێکە پرسیینەوە کە بە بەردەوامی لە حاڵ و ئەحواڵی وڵاتیان و خەڵک و نەخۆشەکانە پرسێتەوە. ئەویش جەنابی دکتۆر تاهیر هەورامیە. جەنابیان دیارە پێویستی بەوە نییە من لەم بەرنمەیە بیناسێنم، هەر هێندەی ناوەکەی ببیت، هەر هێندەی خەڵک وێنەکەی ببینێت، ئەزانێت چ کەسێکە چه خزمەتێکی کردووە، چ ئەو کاتەی کە وەزیری تەندروستی بووە تا ئەو کاتەی کە لە عیادەکەی و لە کۆلێژەکان و لە زانکۆکان و تەنانەت لەو شوێنانەی کە ڕەنگە پێویستیش نەبوو بێ حەزوری تیا هەبێ ئەو خزمەتی خۆی کردووە. لەم بەرنمەیە بۆ هیوایی بتوانین لایەک لەو خزمەتە بکەینەوە و سوپاس و پێزانینی خۆمان و ئێوەی بینەریشی پێ بگەین. دکتۆریان سڵاوتان لێبێ ماندوو نەبن. بەخێر بن بەسەر شاو سپاسی خۆتان و بینەران و کەناڵەکەشتانەکە. هەر بژی دکتۆریان. دکتۆر شێوازی بەرنمەکە وایە هەمیشە لەوەوە دەست پێ ئەەکەین. ئەگەر خۆت بە کەسێک بناسیێنی کە نەگەشتۆتە خزمەتی جەنابتان، حەز ئەەکەی لەکوێوە خۆتی پێ بناسیێنی؟ من دکتۆر تاهیر هەورامی ساڵی 1955 لە شاری شارۆشکەی تێوەڵە لەدایک بووم. ساڵی 1970 بووم بە پزیشک، 41 ساڵە خزمەت دەکەم وەکو پزیشک. دکتۆر یەکەم جار کە ئیتر وەکو پزیشک نەخۆشت بینی چەند ساڵ پێش ئێستا بوو؟ 41 ساڵ پێش ئێستا بوو. 41 ساڵ پێش ئێستا بوو. هەر لە ناو سلێمانی بووی؟ کە وەکو پزیشک بەڕەسمی کە تعین بوو بم بەڵێ من 15 حوتی ساڵی 1970 بووم بە ئەندامی سندیکای پزیشکانی عێراق. ڕقەمی هەریەکەمە وەختا 1935 بوو، یعنی 1935 پزیشک بوو لە هەموو عێراقا لە ساڵی 1927ەوە تا ئەو وەختا عادەتەکەی تەنها 8000 و ئەوەندە لە پێش جەنابتانەوە بوو. بەڵێ باش. لەبەرەوەی کە خەڵکی کوردستان بووین و کورد بووین یەکسەر نابووە دەستمان کردای بەدەوام بۆی تحقیقی ئەمنی بکەن بزانن دەوام بکەین یان نەیکەین. بەس پێیانەوتین یان ئەگەر لە ناوەڕاست و لە خواری و عێراقابەی یەکسەر ئەتوانین دەست بکەین بەدەوام. لە کوردن بەڵێ لە فەرمانە وەزاریەکەشان نووسرا بوو کە لە 15 حوتەوە بە خزمەت بۆمان حسابە. بەڵام ئێمە لە 19 هەشتەوە لە سلێمانی دەستمان کرد بەدەوام. باشە. 19 هەشتی 1970 22 شەشی 1970 لە کۆلێژی پزیشکی جامعەی مووسڵ تەخەڕۆژم کردووە. ئەو وەختەش زمانی تۆزێ زۆر ناکەم، یعنی کوردایەتێکی نهێنی و سیاست و ئەمانە بوو. ینی 11 کە ئێتفاقیە جەزایری مزاکرا من لە پۆلی یەکی کۆلێژی پزیشکی بووم. سەرەتا بووم، یعنی نهایەتی ساڵی یەکەم بوو. باش. مانگی 3 بوو، چون ئەمە لە مانگی 9 دەستمان کرد بوو بە دەوام. مانگی 3 ساڵی 1975 یعنی نهایەتی سنفیەکەکە بوو. حقیقەتەن ئەو ساڵێکی زۆر شوو بوو، ناخۆش بوو، هەردۆخێکی زۆر ناجێگیری زۆر ناجێگیر و ناتایبەتی بوو. ئێتر ڕۆژێ خەڵکیان ئەگەر ڕۆژێ خەبەرات باوکی گیراوە برات گیراوە عاشرەتەکە گیراوە ئەمانە ئەوە لە سنفیەکە وا بوو. دوای ئەوە لە لەگەڵ کوردەکان علاقاتمان زۆر باش بوو، بەڵام ئەو وەختە هەمووتان باش دەزانن یەکەم هاتوچۆ زۆر زەحمەت بوو. ئێمە ئەڕۆشتین لێرەوە بۆ مووسڵ، بەعزە جارێک ڕۆشتین بۆ کەرکووک، لە کەرکووک ڕێگای کۆیە هەر نەبوو، لە کەرکووک یانود ڕێگای هەولێری ژنی ئەبووە بڕۆشتا بۆ فەتح لەوێ بە قەیاق بپەڕایەوە بچوویتەوە بۆ تەکریت وەکەوەی ترانزیت لە تەکریتەوە ئەچووی بۆ مووسڵ. باشە. دکتۆر من ینی بەو تەمەنەکەمەی خۆم لە خزمەتی تەمەن و خزمەتی جەنابتانە زۆر باسی ئەوە ئەکرا بۆ ئێمە کە زانکۆی مووسڵ، زانکۆی بەغداد، زانکۆی موستەنسەریە ئەمانە زۆر تایبەتن. چی ئەم زانکۆیانی لە زانکۆکانی دیکەی عێراق جیا ئاکردەوە؟ یەکەم دەوام زۆر بەجددی بوو، یعنی کە یانود ئەمڕۆ 16 نوێیە
شانزەینەوە یەکەم محازرە ئەوترایەوە ئێمە کێشەیەکیشمان هەبوو شانزەینەوە بۆە قسمی داخلی ژوورمان وەرگتایە فریای یەکەم محازرە و دووەم محازرە ناکەوتین یەکەم محازرە و دووەم محازرەش سوالی نیوەی ساڵ بوو کە ئەفەوتایەوە ئەفەوتا زۆر جار کێشەشمان هەبوو خوێن کارەکانی برادەرمان کە خەڵکی ئەو ناوە خۆی بوون محازرەکەیان نائینێ چونکە ئێمە و بەغایەکان و شارەکانی کتری عراق یعنی ئێمە خەریکی داخلی وەرگتن و نیشتەجێ بوو ئەمانە بووین ڕۆژی پێش و داخلیەکە نەبوو ینی 15 لەگەڵ دەوام و لەگەڵ دەوامی محازرە و داخلیەکە بەیەکەوە بوو باشە بۆچی هاوکاریان ناکردن بابەتەکەەوە بوو کە ئێوە کورد بوون یان بابەت هەر بابەتی منافەسەش نەبوو هەر بەغایەکانی وەکو ئێمەوا بوون ینی پیا و حەقت بڕوایانێ ئەوە بابەتی ئەوە نەبوو بابەتی دەوامەکەیانەوان وا بوو یەکەم زۆر زۆر جددی بوون دووهەم ڕۆژی ئارفە کە بەیانیەکەی جەژنە باش آخر محازرە ئەوترایەوە هەمووی حساباتی خۆی هەمووی حساباتی خۆی بوو هەموو ڕەت هەیە مختبەری هەبوو تۆ بواە کە ڕۆژی نەخۆشەکەت لێپرسراوی بووی لەو نەخۆشە نەک بەس فەحسیکەیت و قسەی لەگەڵا بکەیت ئەبواە هەموو فەحسە مختبەریەکان لە سایدلابی ڕەتەکە خۆت بەدەستی خۆت بتکردایە ئەوە یەکێک بوو لەو شتانەی کە جیاکردەوە ئەمە ئەکرێ بڵین وەکو کەسایەتی دکتۆر تاهیر هەورامی لە عەرەبی وشەی تەسقیل هەیە ئەڵێت ئیتر لە بەردێک پەیکەرێکی جوان دروستەکە هەستەکەی ئەوێ دروستی کردن چ خوێندنە جددیەکەی ئەوێ چ شارە و شارکردن تا ئاگەشتیتە ماڵەوە دیسان شارە و شار تا ئاگەشتیتەوە ئەوێ ئەوە تەبعاً خۆی یەکێک لە شتێک مهمەکان کە لە هینە هەیە لە پزیشکیە کە ئەوەیە کە چۆن بتوانانی قسە لەگەڵ خەڵکا بکەیت چۆن بتوانانی ڕوبەرووی نەخۆش بیتەوە بازێ مەشاکل هەیە پێوتەی کۆمیونیکیشن سکیل کە یەکێکە لە دەرسە زۆر قرسەکان ئەوانەیە کاشن بۆ بەریتانیا و دووەلی ئەوروپی و ئەمریکا و ئەمانە لەو دەرسا زیاتر دەرناشن تۆ تا ئەڕۆشتی بۆ مووسڵ سێژە لە سیارە سوارە بوویت و دا بەزیتەوە تێکەڵی خەڵکی کە بوویت لەوێ لە بازارە بۆیە شتە بکڕایە نانە دروستکردایە نانە بخواردایە تەلەبەی ترە ببینایە مامەساکە بینایە تەبعاً یەکەم فێری زمانی عەرەبی بووین یعنی لەوێ دووهەم یعنی مەسەلەن ئێمە توانیمان پەیوەندی بە شەبەک و مەبەکی خەڵکی هەورامانەوە کە لەوێن شەبەکە زانبیکەن شارەزا بووین لەوەی کە کەلتوری ئەوان چۆنە و حەزارەتیان چۆنە چی هاوبەشە یعنی ئەمە هەمووی ڕۆڵی هەیە لەوەی کە شخصیت و کەسایەتی خەڵکێک دروستکە باشە دکتۆر ینی سەردەمێکی وەکو خۆت ئاماژەت پێدا ناخۆش بوو کە ئێوە گەنجایەتی خۆتانتان تیاگوزەرە توانیتان گەنجێتی خۆتان بژینیان هەر لە ناو خەم و بیرکردنەوە و وەڵاهی زۆر ئێمە ڕاستە ینی بڵێن خەریکی سیاسە دەبووین زۆر ناکەم ینی بەو شەوەی کە ئەو وەختە هەبوو سیاسەتی نێنیوەمانە بەڵام خۆشمانە ژیان یعنی ئەوە نەبوو مەسا چوین بۆ سینەما چوین بۆ بازار ئەچوین بۆ سەیران تێکەڵی خەڵکی تر ئەبووین لەگەڵ خەڵکی تریشادا ئەنیشتین قسەمانە کرد یعنی ئێمە ئەمان توانی تەوازونێک و بەڵانسێکمان هەبێ لەگەڵ ئەو سیاسەتە دژە کوردەی ئەو وەختە لەگەڵ ژیانی خۆشمانە لەگەڵ دەرچوونی لە زانکۆ کولیە باشە دکتۆر عادەتەن کە باسی هەورامیەکانە کرێ و ماشەڵڵا دایی من دڵتەر ڕێکپۆش حەز بە ژیان و ماشەڵڵا جەنابیشتان هێشتا هەر گەنجن پێچی تر جیناتەکە بێت کە تەسیر هەیە بووە خۆت لەگەڵ هونەر و بابەتە هونەریەکان گوێگرتن لە گۆرانی ئەدەبیات و شێعر بەگشتی نێوانت چۆنە خۆی لە ئەساسە ئێمە کە لە تێوەڵە بوون مامەسایی هەیە ئەوی کوێقا ڕەسەم ئێستا لە وەزارەتی ڕۆشنبیری ئەمانەوە و کابرایەکی نووسەرێکی زۆر باشە ئەو لەگەڵ ئەوە یعنی ئێمە کە لەوێ بووین من ئەندامی تیپی شانۆی هەورامان بوو ئەو وەختە کە لە تێوەڵە بووین دوایەوە کە هاتوین بۆ ئێرە ئەندامی فەختی بوو یا دەورانە هەر دەورم باشە دەورم ئەبینی لەگەڵ یانە یعنی لەگەڵ یانە بووم ئێتر دوایەوە کاتین بۆ سێمانی بەنسبەت کتێبی ئەدەبیەوە بڵێ زۆربەی کتێبی شاعرانی کوردم خوێندووەتەوە زۆربەیان شعر و ئەمانەیم لەبەر کردووە زۆربەی کتێبیش کە پەیوەندی بە کوردەوە و کوردستانەوە بێت کتێبی مێژوویی بێت یا سیاسی بێت زۆربەم خوێندووەتەوە ئەی لەگەڵ گوێگرتن لە گۆرانی دائیمە یعنی حەزم لە گۆرانی طبعا مەزەری خاڵقی و حەسەن زیرەک و حەمەی ماملێ و
ئەوانەی ئێستا تەنیا عەرەب و ئەمانە هەیە تاوان گۆرانی هەورامی ئەوە هەر نەکردبێ یانە خۆی دائما لە سیارەکەما سیدیەک یا هەورامی یایکە لە گۆرانی کوردەکان بازنێک بکەینەوە ئەبێەوە بە هاوبەش لە دەرەوە ئەوە هەر بە دائیمی حەزم لێ بووە زیاتر لە هەورامیەکان گوێ لە کێگری وەڵی زیاتر من گوێ لە هەمویان نەگرم بەڵام خۆی نەوەیەک هەیە سیاچەمانە و نەرمە بەزمی پێڵین حەزم لەو دوانە هەیە بەڵام تەمان کاک عوسمانی ژێکە کە لەوانەیە کە عوسمان هەورامی هەردووکی کێمنەی و هەورامی وەکو گۆرانی بێش مەشهورن بەڵام مامۆستا عوسمان هەورامی نووسەریشمان هەبووەوە ئەمری خۆی کرد لەو بێنە خوا لێ خۆش ئەمی دیکەشیان یا خۆتەمەنی درێژ خوا دەست بە باڵێەوە بگرێت باشە دکتۆر ئەمە بەنسبەت ئەو لایەنەوە پرسیارێکی دیکە هەیە حەزەکەم بیکەم پرسیارێکی تا ڕادەیەک ناباوە چۆنە ئەوەنە پابندن یعنی چۆن بڵێ ئەو شێوەزارەی یان خۆتان هەنێجار ئەڵێن زمانەی خۆتان پاراستووە دەستبەرداری نەبوون دەما و دەم و دەستا و دەست و نەوە بنەوە و جیل بە جیل ئەیگوێزنەوە وەڵی خۆی دائما یعنی تۆ ئێمە لە شوێنێکی داخراوە بووین تۆ منتەقەی هەورامان داخراوە شۆڕشی ئەیلول یعنی خەڵکی منتەقەی سۆرانی هێنا تێکەڵی هەورامانی کرد لێەوە دوایەوە سەدامیش یعنی منتەقەی کوردستانی تێگا و کەلتوری کوردی هەمووی تێگا یەکێ لەوانە هەورامانی عێراق بن بازەکەم هەورامیەکانی لێەوە ڕاگواز گوێزرایەوە بۆ ئێرە ئەگینا ئێمە وەکو خودکەفایەک بووین لە منتەقەی هەورامان کە ئەمانتوانی لە پێڵاو و لە کلاش و ینی پێڵاو بۆ زستان و کلاش بۆ هاوین جلەکان لە هەڵاوە و لە ڕانکو شۆغەوە لەمانەوە لە کوڵەباڵ و لە کەڕەک و لە ئەمانەوە هەر هەمووی دروستکەین لە سوژن و لە چەقۆ و لە گوێزان ینی چەقۆ بۆ کافرمان و ئەمانەکە بەکار هاتووە لە باتی گوێزانەمانەوە هەموو دروستمان سەرچاکردن و ینی هەموو شتێک ئێمە لە هەورامانە دروستکراوە و توانیمانە هەمووی منچگە لە گوێز و هەنوین و بەرهەمەکانی دیکەش ئەوە بابەتێکی ئینتاجەکەی تەوان بۆ هەموو عێراق بۆ تەقریبان نەک هەرە کوردستان ومانە تو هەنگوین و گوێز و اینجا کەتیرە داری کەتیرە و گەون کە هەیە لە هەورامان ئینتاژی هەبووە دوایەوە لۆمان هەیە کە یەکێکە لە زۆر ئالیکە تەبیعیەکان بۆ بەخێوکردنی مانگا و ڕەشە وڵاق و ئەمانە یعنی ئەوانەمان هەبووە توانیمان هەموو شتێ بیکەین لەبەرەوە خۆی زۆر ئەگەر بگەڕێتەوە دواوە لە ئەساسا ئەو قەباڵانەی کە دۆزراوەتەوە لە شاخی کۆساڵان ئەو دکتۆر سعید کوردستانیەکە کە بەڵشتێتی بە بەریتانیا بە زمانی پاهلەوانی کۆن کە هەورامی کۆنە نووسراوە وەرە خۆی من یعنی زۆر هین نیم دەدی کە براوتی مێژوی نووسوەمانە بەڵام تابعەیەکی چاکە ئەردەڵانیەکان هەر شێوە زمانەکانی ئەو وەختا هەورامی بۆ زۆربەی شاعیرەکانی ئەو سەردەمەژ یعنی ڕەنژووری کە کابرایەکی خەڵکی کەرکوو کە خۆ لە حەیاتی هەورامانی نەبینیەوە شارەکانی بە هەورامیە ئەو مامشکور خەیاتیش باسی ئەوەیە کە ئەیود مەلای جەباری خۆ ماچۆی نەزانیوە کەچی شعری بە زۆر بە ئاستێکی باس ئەو وەختە زمان حاڵی زۆربەی کوردستان هەورامی بووە تا سێ کوشکەی بابان هاتوون زمانی بابانیەکان کە سۆرانی تۆزێک زاڵ بووە لە منتەقەی ئەمدیوە لە هەورامانی ئێران تەمان هەورامانی ئێران شارە گەورەکانی وەکو سنە و کرماشان نەبێ کە تێکەڵن هەموو لادەکانیان لە ئەزەل بە زمانی ماشۆ قساکە ئەم ئەلبومانە چی بوون هێنات ئەم وێنانە ئەمە وێنەی بازێکیان کۆنە و بازێکیان تازەیە بەڵێ ئێستا ئەمە مەسەم بڵێن ساڵی 1985 ئەو وەختە من لە شواخۆنە پزیشک بووم لەگەڵ خێزانەکەمە ئەم برادەرە مە کاک حەمەدەمینە دراوسێمان بوو خەڵکی کۆمتان بوو ئەو لای کورتەک میوانداری کردین بۆ ئەو منتەقەیە ڕۆشتین بۆ ئەوێ بەدەست پێشمەرگەوە بووەوە باش دکتۆر چیرۆکی یەکتر ناسینتان لەگەڵ هاوسەرەکەتانە وەڵا خۆی ئێمە تقریبا بۆ 48 ساڵێک گەڕێتەوە خزمایەتیەکمان هەیە خەڵکی تێوەڵەیە
ئەوش خەڵکی بەڵێ باوکی شوودایکی شێویکان تقریبان خزمی باوکمە. باشە اختیاری شخصی خۆت بوو ینی بینی بووت یان بوتیان کەسێکی وا هەیە و نانا اختیاری شخصی خۆم بوو ماڵەکەم مەناسی و خۆشی بەناس. باشە تا ئێستاشە و عشقی لە یەکەم دەخەوە هەبوو تا ئێستا بەردەوامە. بەڵێ ماشەڵڵا هەر بەردەوام بێ ئینشاءڵڵا. دکتۆر تێڕوانینت چییە بۆ گەنجی ئێستا؟ ینی لە هەندێک جێگا گوێم لێ بووە ئەڵەی من طلب العلا سهر الليالي. بەڵێ بەڵێ اینجا من لە ڕۆژانە گوێم لە دانەیەک بوو پۆستێک کرا بوو من طلب العلا نام الليالي. ئەگەر ئێستا بە پێوەری ئێستا لێکی بیتەوە لەگەڵ خوێندنەوە ینی ئاگادارم ئێستش ڕۆژانە چەند سەعاتێکە خوێنیتەوە و سەعیەکەی ماشەڵڵا جەنابتان پرۆفیسۆرە. سپاس. وەڵام من ئێستاش بەلایەنی کەمەوە لە 4 ساعت کەمتر ناخوێنمەوە ڕۆژانە بە شێوەیەکی ڕۆژانە بە شێوەیەکی ڕۆژانە. باش هەموو ڕۆژێک ساعت تقریبان دەوری 2:11 خەوم بەیانی ساعت 5:05 وەڵەسم. ئەمە هەموو ڕۆتین لەوەتی خۆم بیرم یە واژیاوم. هەموو نیوەڕۆیەکی لە سانەوەی و 5 نیوەڕۆکان 20 دقیقە خەوم. یعنی ئێستاژ ئەگەر هەر مەجالم نەبێت لە خستەخانە لەسەر کورسیەک پاڵەکەوم و ئەخەوم یعنی قەیلولە و سەرخەوشکان. بەڵێ بەڵێ 20 دقیقە ئەمە لە ڕووی زانستیشەوە گرنگە. ئەمە گرنگە ئەوە ئێستا یابان پێگەیشتووە خەریکە شوێن لەناو پۆلەکانەوە لە بەڵێ ئاگادارم. وەڵاهی لە دوای بەربانگەوە من زۆر ئاوداڵی چام وابزانام چاکانیش حازرە ئەگەر هاوڕێیان لەتف بکەنە مەلبومانە ئالێرە دابنین کاک دکتۆریان وردە چاش ئەخۆینەوە. تۆ نێوان لەگەڵ چا باشتریا قاوە کاک؟ وەڵام من چا زیاتر خۆم بەڵام بەیانی تانی وەڕۆ قاوە خۆم دوای وەڕۆکەبی خۆم دوایەوەی تر خەوەکەم تێگەشێ وایە تر بەرنامەی 11 دەوانە بە کەڵک نامێنێ. ڕاستە دەستی چاوت خۆشبن. باشە کاک دکتۆر بەڵێ جەنابتان یەکێکی لەو کەسانی کە زۆر پاڵپشتی ئەوە ئەەکەی کە پێویستە حەقیقەتەکان چین بە نەخۆشەکە بوترێ لێ نەشاردرێتەوە. ئەمە تووشی سەرێشەی نەکردووی خۆی زۆر نا ئەگەر بە ئەسلوبێکی ڕێکوپێک بێڵێ سەرێشە توش نابێت تۆ بەڵام تۆ بەس بیری لێ بکەرەوە وا بیر مەکەرەوە کە ئەوە نەخۆشە وا بیرکەرەوە خۆن نەخۆشی یەک گێت بۆ لات ئەیبێتە ساڵی ئەمەلیات لەتێکی مەمکی یا مەمکی ئەبڕیتەوە یێتە دەرەوە یعنی منطقی تایە تۆ مەمکی زەلامێت لاوەی نەزانشیەتی بەس بیری لێ بکەرەوە یا پارچەیەکی لە یا ئەیبێتە ژوورەوە مەسەرەن ئەیهێنیتە دەرەوە لە کەلەکەەوە پیساییەکە ئەکرێ نەزانێت چییە مەسەلە یعنی ئەکرێ بیبێ قۆڵی ببڕیتەوە کابرا نەزانشیەتی ئەکرێ ڕەحمی لابەیت و نەزانشیەتی تۆ بەس پێم بڵێ یعنی ئەکرێ یان ئەکرێ خۆی خەڵک یعنی زۆر نامانتەقیە بەڕێی من کە ئێمە خۆمان هەمومان ئیمانمان بە دینێکی سەماوی هەیە ئەڵێ مردن هەیە. طبعا من بەڕێی من خۆم وەکو محاضرە ئەڵێمەوە مردن یعنی بە خوێن کارۆمانەی کۆلێجی پزیشکی و دوای کۆلێجی پزیشکیش تەنها حتمێت لە ژیانە بەس مردنە. جگە لە مردن هەموو شتێکی کە احتیمالە حتمی نەبێ مەسەن احتیمالە کابرایەک لە بیابانێکە لە دایک بێت و لە فەقیریا لە دایک بێت دوای بە بلیۆنێری بمرێت بەڵام هەموو کەسێک ئەمرێ ئەوەی تر هیچ بواری پرسیارکردن و بەڵام لە سەردانانی نییە سەر ئەوەی حیساب و کتابەکە بکەی بڵێ نەخۆشیەکە دوای کەس قبولی ناکە کە احتیمالی مردنەکەی بۆ دابنێ بۆ ئەبێ احتیمالی مردنی بۆ دانانێ خەڵگەیە لە ماڵەوە نوێژە کات و ئەمرێ نانەخوات و ئەمرێ کاکە هەموو نەخۆشیێک بە شێرپەنجەوە چارەسەری هەیە عێلاجی کیمیایی وەرەگرێ تیشکێتێ ئازار شکێنیێتێ ئەمە معنای وانە یعنی کابراێتر تەواو ینی کە یەکێک ئەوە حکمی ئەدامە چەنەها نەخۆشەیە کە شێرپەنجیان هەیە زۆر چاک بوونەتەوە باش بوونەتەوە 20 ساڵ 30 ساڵ ئەژی ینی ئەوانەی کە کۆڕۆنایان توش بوو خۆ کەسیان شێرپەنجەی نەبوو. بڵێ کاک دکتۆر مەبەستم لە سەرێشەکە ئەوە بوو کە بۆ نمونە زۆر جار کە سوکاری نەخۆش لە پشتەوە لە پشتی نەخۆشەکە پێی مەڵێ ئەلەو کاتە ناچار نابی کە بیشاریتەوە من هەر نایشارمەوە مەسەڵەن بەڵام بەعزجارێ بێ بە ئینکاری خۆی ئەسڵ ئەمە عنوانی مەوزوعێکی طبیە کە پێڵێ برێکینگ باد نیوز یعنی دانی خەبەری ناخۆش بە خەڵک تۆ ئەبێ کابرا خەبەرە ناخۆشەکەی بیتێ
ئەگینا ئەگەر علاجی کامیلی بکەیت دوای ئەوە بڕوە بۆ نەخۆشخانەی هیوا تۆ بتێو نەتەوێ ئەو هەر تێئگا کە نەخۆشی شێرپەنجەی هەیە تۆ پێی بڵێ نەخۆشیەکی وان هەیە مەڵێ شێرپەنجە دەیە بڵێ بابە نەخۆشیەک مەسەلەن لە غودەی دەرەقی تا هەیە غودەکەت پێویستی بەو علاجە هەیە لای بەدین دوای ئەوە فحسوشتیوات بۆ ئەەکەین یۆدی مشە ئەدەینێ بۆ معلوماتیشە لە 109 نەخۆشەکان کە شێرپەنجیان هەیە چاگەبنەوە لە 100 باش کابرا بەڵام وازی لێ بێنی کە تەشەنەی کرد چاک نابێتەوە دۆستێکی خۆت وتی لە 1994 لە مەجلیسێکا بووین لە دۆڵانی قەراخ باشە وتی با باسێکی ئەو ئلتیزاممان هەیەتان بۆ بگێڕێتەوە ئەوە چییە؟ کاکە لەوێ بووین مەلافوعاد هەیە مەلافوعاد ئێتر دانیشتبووین شەو و زۆر خۆش بوو یعنی ئەو وەختەنە کارەبا هەبوو نەهیچ بەفرێکی باش بادی بوو کاگەنوە دۆڵانی داوەتی کردبووی ماڵی ئاواوێ ئێتر مامۆستا شێخ حسێن ئەوان هەمویان هاتبوون کە دکتۆر ساف ئەمانە مامۆستا شێخ ڕەوف و ئەمانە هەمویان لێ بوون وەڵا ئەو کوڕە هات مەلافوعاد گۆرانی وت بەس دەنگی زۆر خۆش بوو وتم باشە مەلافوعاد تۆ بۆ ناچی لە ئیزا و تەلەڤیزیۆن ئەمانە گۆرانی بڵێت و ئەمانە ئەو دەنگە خۆشە ئەو دەنگە خۆشە دێ وتی کاکە وەڵی من خۆم هەوڵم ما بڕۆم ئێتر بە هزار حاڵوەتی کاگەنوەر قەراخی تا مەوعیدێکی بۆ وەرگتم وتی ڕوحی دەرێ نام ئەو وایوت ئەو وایوت وتم ئاخری وتم ڕۆشتی یان نەڕۆشتی وتی وەڵی کاکە من ئەو ڕۆژەی کە هینم هەبوو مەوعیدی پرۆڤە و شتەکەم هەبوو بڕۆم بۆ لای من نەمزانی بوو کەنۆرە گالمە وتم گالەکە بەجێ بێشدا وتی کاکە ناکرا بە ئیلتیزاممان هەیە ئەبێ گالەکە بەجێ ئیلتیزاممانەیە ئیلتیزاممانەیە وتم یعنی کەس نەبوو بۆت بگرێ وتی کاکە لە هەمویان پارامەوە کەس بۆی نەگرتم نۆرەگایلیش کە سەری خۆت بۆ نۆرە گالەکەەوە نەچووم بۆ پرۆڤەکە تاوازی لێ ئیلتیزاممانەیە ئێستا کردوتە بە ئیدیم لە ژیانی خۆتە دوایەوە ئیلتیزاممانەیە کاکە ئیلتیزاممانەیە کە یعنی تۆ تەسەوورکە کابرایەک ئەوەنە ملزەم بێت بە مەوعیدێکی خۆیەوە بۆ نۆرەگالی دوا ڕۆژی بفەوتێنێ هەر ئەو ڕۆژە پرۆڤەیە بێت بەوەی بێوەعد نەبێت باش دکتۆریان من دانیشتن لەگەڵ جەنابتانە هەر زۆر خۆشە من زۆر چێژی لێ بینم بەڵامی تر پابندین بە کاتی بەرنامەکەشەوە نزیکە بینەوە لە کۆتایی بە چ شتێکی خۆت زۆر شانازیەکەی وەڵاهی بە مەجموعەیەشتەوە شانازی ئەەکەم کە یەکێک بووم لەوانی توانیمە لە کوردستانە خوێنی باڵا بکەینەوە مەجموعەیەک بووین کە من بووە مەسەڵ بڵێن کاک دکتۆر حەمەنە جمجا بووە دکتۆر عومەر بارایی بووە سیروان حەمەشەری بووە فاروق حەسەن فەرەج فەرهاد خۆرشیدی دهۆک دکتۆر سیروان حەمەشەریف ئیسماعیل حەمەئەمین ئەمانە کە لەو پڕی ناخۆشی بینی یەکیەتی و پارتی ئەو وەختە ئێمە ڕۆشتین بۆ هەولێر کۆبوونەوەمان بوو پەلاس ئەکرد لەوێ بۆ ئەوی خوێنی باڵا بکەینەوە ئەو وەختە دیبلۆممان کردەوە دوایی بۆردمان کردەوە حەزەکەم بە بابەتێکی خۆشی خۆت ماشەڵڵا بەسەراتی خۆشت زۆرە سەرباری جددیەتەکەت بەڵامەوە لە شوێنێکی دیکەش گێڕا بووتەوە ڕۆژێک ڕۆشتم بۆ جامیعەکە پیاوێکی ڕێزی جامانە بەسەر وەستا ئەزانیشی ساعت حوتونی بەیانی بوو من یعنی کە وەختێک بە ئێستا کۆرۆنەتێکیەوە گیرە من لە حوتونی لە خسانە بووم حوتونی بەیانی ڕۆشتم پیاوێک لەو سەرەوە وەستا بوو جامانە بەسەرێک منیش خۆم بەتەنها چوومە ژوورەوەمانە و چوون بۆ ژوورەکە ژووری ڕئیس قسمی جەراحە بووم بعد ئیشمە بوو یەک دوو ئیمزا هەبوو لەسەر مێزەکەداندا بوو بیکەم کردم و هاتمە دەرەوە بڕم بۆ ڕێگە شەوکەی خەفەر بوو وتم خاڵیگان فەرمەوە خێرە لێوا وەستاوی وتی ئیشی خۆمم هەیە ئێتر منی لەسەری ڕۆشتم نەخۆشەکانم بینی هاتمەوە خوارەوە بوو بە سەعات دەوری نۆ تر کاتی استیشاری و ئیستیشاریم هەبوو ئەوڕۆژ وتم خاڵەوە هەل لێرەی وتی کاکە تۆ عەلاقەشی بەسەرەوە منیش ڕۆشتم بۆ هین ئیشی خۆمم هەیە ڕۆشتم بۆ ئیستیشاریەکە سەعات دەوری 11 و ئەوانە تەواو بوو نەخۆشەکان هاتمەوە جارێکی کە بەپێ هاتمەوە بۆ خستخانەی جامعە ئەو چوومە ژوورەوە بینم لەوایە بە جنێو بە تایرە هەورامی کەسێم جار بوو بیبینی سوتفەی بکەیت ئێتر من پێم نەوەرم جاریان بەشی وەستایی چوو خۆی لە بەیانیەوە 3 جار پێ وتمەوە خەریک بوو لێشم تووڕا بوو وتما وەرە وەتمەوە جنێو بەکێی
وتی لە بەیانیەوە دوو لە ڕووی ئێوە نوێنەران داوای لێبوردنەکەم ینی بینەران وتی لە بەیانیەوە من چاوەڕێیەکەم ئەو سەگ بابەوەتی ئەوە نیوەڕۆی هێشتا ناتکرەوتم بابە دوو لە ڕوویەوە وتم تۆ خۆ سەگ بابی حوتونی پێیوتی بۆ چیات و بۆ ئێرە تۆوتە تۆ قچێ بە سەرمە ئەمانەوتی ئەتەسم تۆ ئەوبی وتم بەڵێ من ئەوم بەیانی پێم نەوتی حوتونیەوە بۆ هاتووی بۆ ئێرە چیەکەی لێرە وتم سێجار ناتمەوە کلێم تووڕە نەبووی دە قوربانە بمێنە دەسم ماشکەم وتی کورە کاکە وتی تارە هەورامی ون وامزانی ئێستا بەهینەوەیە بە حیمایە و بە نازە کورەوتم با بە خۆڕ و بەعینایەنەوە خستخانە یاخۆتەوەگیان سوپاس بۆ میوانداریە سوپاس کە کاتی خۆتان بە ئێمە بەخشی من دڵنیام ئەزمموی جەنابتان زۆر زۆر دەوڵەمەندترە لەوەی ئێمە لە 26 خولەکە جێگەی بکەینەوە بەڵام هەر تەنها وەکو سوپاسگوزاریەک و تەقدیرێک بۆ جەنابتان پێمان خۆش بوو لە مانگی ڕەمەزانە بینە خزمەتان و بەسەرتان بکەینەوە ئەگەر هەر پەیامی قسەیەکتان مابێ لە خزمەتین دەستان خۆش بێ و عزیەتان کێشە سوپاسی بینەرانی ژەکەین هەموو جارە سەریانە هێشێدی نەوەڵا بە تەکیدی ئیسراحەتەکەن و کاتێکی خۆش بەسەرە بنە و کاتانی کە بە دیار جەنابتانەوە دانیشن هەر بژین و ئیشاءڵڵا هەر بەلەشی ساغ و بە ئەو هەموو زە جوانە و بە قسە خۆشەکانتەوە هەر بدوین زۆر سپاس دەکەم ماندوو نەبن وەکو عادەتی هەمیشەیی بەرنامەکەش لە کۆتاییە ئەم دەفتەرە یادگاریەکی تیا ئەنووسینەوە هەموو میوانەکانم تامڕۆ نووسیویانە